ئەم کاتە و هەموو کاتێکتان باش زۆر خۆشحاڵم کە دووبارە توانێت بگەڕێمەوە خزمەت ئێوەی خۆشەویست. میوانی ئەم ڕۆمان بۆنی ڕەسەنایەتی و جوانی هوەری لەگەڵ خۆیان هێناوە کە ئەشێ زۆر بەمان بەدەنگا بیناسینەوە ئەشێک بەشێک لە کارەکانی بیناسنەوە. من خودی خۆم بۆنی ڕەسەنایەتی و جوانی و هەمومانە تەواوەتیەکانی هوەری لێکم. مامۆستا شەماڵی عەبەڕەژیا خوا بەخێر بێ. زۆر سپاس کاکە ڕامێر، گەورە و کردین. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بالەوە دەست پێ بکەم تەندروستی و چۆنە. باشم شکر باشم. ماوەیەک لەمە پێش کەمێ ناساغ بووم، هەروە ژوای لێکردم کە نەتوانم بەشدار لەو کارە هوەریە، بەڵام ئێستا زۆر باشترم. لەخوای گەورە بەزیابێ. هیوای تەندروستیەکی زۆر زۆر باشترە بۆ خواستەکەم جانی تۆ سەروەریەکی جوانی بۆ ئێمە. هەمیشە جایگەی فەخر بوویت. مامۆسا ماشەڵڵا ئەزمونێکی باشت هەیە لە کارکردنە. ئەمێ بگەڕێمە بۆ بیدایەت. چی وای لێ کردی کە بڵێ من تایبەت بۆ هوەر دروست کراوم؟ لە زۆر چاوپێکەوتنە ئەمەم بە دوور و درێژی باس کردووە، بەزیش فرسەتێکە بۆی دووبارەیکەمەوە بۆ بینەر و جۆگرانیکەوە جۆبیستی نەبوونیان نیان بینیوە. من باوکم دەورێکی زۆر گەورەی هەبوو لە بنیاتنانی ئەو نەواتەی کە لە منە دروست بۆیش. یەکەم باوکم لە بروی کەسێکی خوێنەوار بوو وە کتێبخانەی هەبوو لە ماڵی خۆیان، بۆ بوو بە کانگایەک بوو بە سەرچاو و چاوی جێ بۆ من کە من لە ڕووی زمانەوە ئەزمون وەربگرم، یعنی بۆ نمونە فێربوونی زمانی عەرەبی، چکە فێربوونی زمانیش خۆی لە خۆیان پێویستی بە ئەزمونە. کە تۆ ئەزمونت هەبوو لەگەڵ فێربوونی زمانێک ئەتوانی کەڵ زمانەکانی تریش بە ئاسانی فێربی. هەروە ژوای لێکردم لە دواترا بۆ مەسەلەی زمان لە هۆڵەندا بە زووترین کات ئەو زمانە قورسەی هۆڵەندی فێر مەوەرجێڕ. وەکوتم باوکم دەوری هەبوو لە ڕووی زمانەوە. لە ڕووی هوەریشەوە باوکم لەبەرەوەی هاوڕێی کاک برایم سنجەر بوو بە ڕەحمەت بێ، خاوەنی سینەمای سیروان بوو. هەموو ئێوارەیەک باوکمە چوو بۆ ئۆفیسەکەی کاک برایم، لەگەڵ خۆیان منی شێبەر بۆ سینەماکە لە لۆجە لە لۆجەکان ئەوسا لۆچە بوو بۆ خێزان، لە لۆجە لە لۆجەکانە دایانام و ئەوی تۆ بۆ خۆت سەیری فلیمکە و منیش لای کاک برای بۆ ئەوان دانیش. هەر لە بیدایەتەوە ئەو مۆتعەیە دروست بوو؟ لە بیدایەتە خۆش نەبوو، چکە وەک ئەتوان بڵێم وەک شتێک بە زۆر ئەبرام. باوکم حەزێ کرد لەگەڵ خۆیان بمبە، بەڵام ئیتر وردە ئەوە وات لێکات ئیدمان بی لەسەری. ڕاستە ئەگەر ئێوارەیەک نەیبردمایە بێتاقە دەبووم. پرسیارەکەم ئەوەیە بیدایەت کە ئەیبردی بەنیەتی ئەوە ئەیبردی کە هوەر لە ڕۆحیەت تا دروست بێت یان نەخێر؟ لە خۆشەویستی خۆی بۆ من کوڕی ناوەنجی بووم، بەڵام زۆر خۆشەویست بووم لای باوکم. حەزێکت دایم لەگەڵ یابم، یعنی بۆ دوکانیش کاڕۆی شەری بردم لەگەڵ خۆ. مەسەلەی دوکان مەسەلە علاقی بە هوەرەوە نییە، بەڵام دایم حەزێکرد لەگەڵ یابم. هەر ئەوەش ینی بۆ شانسێکی باشە بۆ من باش بوو کە ئەو خۆشەویستیە وای کرد کە منیش خۆشەویستیم لا دروست بێ بۆ هوەرەکە. ئەو بینینی زۆری فلیمانی زۆربەی ئێواران وای لێکردم ئیتر حەزێکم لا دروست بێ. پاشەوە کە هاتمەوە هەموو ڕۆژێک مناڵانی گەڕەکەم کۆ کردەوە لە گەڕێکی شێخان، ئەو فلیمێک کە دوێنێ ئێوارە دی بووم بۆمە جێڕانەوە. ئەوەش مهمە، چکە تۆ کاتێک شتێکی جێڕیتەوە ئەنسوڵێکی ترت یا دروست دەبێت. بۆمە جێڕانەوە حتا جاری وا بوو ئەو فێکتانی کەوا لە فلیمەکە هەبوو بە دەم بۆمەوتن، دەنگی ئەسپ و چکە و سەردەمی ئەو جۆرە فیلمانی کە لەو سەردەما نمایشەکرا یان هیندی بوو یاخود فلیمە ئەفسانەوەیەکانی یۆنانی بوو وەکو هێرقل و ماچستێ و ئەوانە. ئینتر وای لێ هات منیش ئەکەوتمە ئەوەی کە لە خەیاڵەکە بژیم، یعنی بە مناڵانی گەڕەکمەوت خەیاڵی خۆم بوو، هیچ حەقەتێکی تیانە بوو. ئەموت من کە گەورە بووم کە دەرچووم لە شەشی ابتدایی، باوکم ئەمبا بۆ بەغا لەوێ ئەخوێنمەوە بم بە هێرقل، نەمەوە دەبم بە ئەکتەر، نەمەوە دەبم بە هونەرمەند،
ئەمە بم بە هێرقل ئەوەم فیلمی هێرقلی کارکتەرەکە بوویت هەروەش دەرچوو بەڵام شەشی ابتدایی نەبوو دوای تۆستە بوو چوومە بەغااو لە پەیمانگای هونەرە جوانەکان لێ تەواوم کرد ینی مەبەستم وەیە باوکم ئەو دەورە جوانی بینی بەنسبەت منەوە منی پەروەردە کرد لەسەر ئەو پیشە زۆر 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 بەنرخە مامۆستا باسی ئاستەنگەکان مەتوانی بۆ بکەیت لە بیدایەتی دروستبوونی ئیشەکانتەوە هەتا ئەم دقەیە ئەچیت ئاستەنکە بووە طبعا ئەم دانیشتێکە لەگەڵ بە ڕێستا یەکەم چێژێکی زۆر زۆرە بۆ من و فەخریشە و دووەم ئەمێ لە ڕووە دەرسەکەەوە سێریکەم ئەچیت بە هەر شتێک لە دەمی تۆ بێتە دەرەوە ئەشێ بۆ من ئەچیدیشم بۆ بینەرانیش بێ بە دەرسێک بێ بە سوودێک بێ بە بەرچاوڕوونیەک زۆرینەی هەرە پرسیارەکانم لەوەوە سەرچاواگرن کە بمێت شتێک زیاتر فێر بم ئەو ئاستەنگیانە چی بوون کە دروست بوون بۆت لە بیدایە تا من کە دەستم پێ کرد جا حەزەکەم شتێکت بۆ باسکەم کاتێککە گواستمانەوە بۆ لای فولکەی کاوە لەسەرەوە لە برە و سەر و سزدی ئەوسا سەر و پارچێ دایکی ئێستا لەوێ لەگەڵ کۆمەڵێ هاوڕێ عەزیزم کە خەڵکی و منتقەیە بوون و گەڕەکە بوون تیمێکماندا مەزران بە وەرزش بۆ تۆپۆین فوتبڵ نامەنا تیپی وەرزشی سۆران چەند یاریەکمان کرد لەگەڵ ئیسکان و لەگەڵ کانێسکان وانە یەک یاریمان نەبردەوە هەمووی دۆڕین هەستمان کردممە پیشەی ئێمە نییە تا سەرکەوتو نین بۆ یەکە منیش و خاڵزازایەکەم هەبوو ناوی ئومێد بوو بە ڕەحمەت بێ ئەو لە بواری ئەویش لە بواری هونەریە زۆر حەزی هەبوو عەشقی هەبوو بیرمان لێ کردو باشە بۆ ئەم تیپە نەکەین بە تیپێکی هونەری هەر بە ناوی تیپی نواندنی سۆران لە تەمەنی چەند نابوون مامۆستا یەکی بتەوەستە شەشی بدای یەکی بتەوەستە باشە زۆر ینی تەمەنیشی زۆر نییە بەڵێ هەرزەکار بووین بەڵێ ئەو تیپەمان دامەزران دواتر هەر لەو تیپە کەسانێکی زۆر بەڕێز و هونەرمەند کۆبوونەوە و بیدایەتیان لێەوە دەستیان پێکردووەک و لەوانە دلێر مستەفا پشکۆناکام نەجم هۆگر بە ڕەحمەت بێ بەڵێ کامەرانی ئەخۆلی شاعر عوسمان ماروف کە دواتر ناوی خۆی گۆڕی بوو بە سۆران زۆر بوون زۆر ینی سەرناوەکان ئەگەر هەر لە بیدایەتەکە لە دروستبوون یا هەبوون یان کە دوای من ئومێد و نەجم هۆگر و دلێر ئەم چوار قۆڵی تقریبەن دەستمان پێ کرد ئیتر وردە وردە خەڵکی تر هات باشە یەکەم کاریشمان ساڵی 1969 بوو بە ناوی فەتۆمەتە دوو شەخصێت بوو شانوێکی کۆمیدی بوو خۆمان ینی ئیرتجالی بوو خۆمان دروستمان کرده بوو بەڵێ بەس شانۆمان نەبوو ستەیجێکمان نەبوو تا نمایشی بکەین پاشەوەی پرۆڤەمان کرد لە سەربانی ماڵی خۆمان پرۆڤمان کرد سەربانەمە گەورە بوو سەربانەکەمان هاتین بەرامبەر ماڵی ئێمە کەلاوەیە بوو سێ لای گیرا بوو بەس لایەکی بەڕەڵا بوو هاتین بە خۆڵ ستەیجێکمان دروست کرد تقریبەن 20 سانتیمەترێ بەرز بە چەرچەفی ماڵە و بە شیشی پەردە ئەوانە کەوالیسەکانمان بۆ دروست کرد ئیترە چوین ماڵە ماڵە گەڕین لە دەرگامانەیە و تەقنەی فقێ ئەمان و ئەم ئێوارەیە نمایشێکمان هەیە بەڵام تکایە خۆتان لەگەڵ خۆتان کورسیەکانتان بێن چکە کورسیمان نییە ئیستیجابەی خەڵک چۆن بوو هەر زۆر باش بوو بڕوات هەبێ بینەرێکی زۆر زۆر باشمان هەبوو کۆمیدیش بوو و عادەتەن کۆمیدی ڕەواجی زۆرترە لەو جۆرە نمایشانە ئەمە وای کرد کە ئێمە هەنگاو بۆشتی گەورەتر بنین بیر لەوە بکەینەوە هەنگاو بۆشتی گەورەتر بدەین و دواتریش دوای ئەو نمایشە گەنجەکانی گەڕک ئیتر زیاتر هاتنە پێشەوە ئێمەش دەتوانین بین و دەفعایکی باش بوو بۆ ئەوانیش لەبەرەوەی بینەرەکە باش بوو چەپڵە ڕێزانێکی زۆر بوو ئێمەش گەنج و هەرزەکار بووین ئەوانی کە هاتیشە عینەن شت بوو لەو مەرحەلەی عومرەشە
تۆ حەزت لێ خەڵک چەپڵەت بۆ لێ بەدە چۆپڵە هەیە وەنیە لەسەر وەساسەی تر خەڵک زۆر لێمان کۆ بووە تیپەکەمان بەقوتر بوو بۆیە بەرارمانە ئیشێکی تر بکەین وەکوتمە و فترەی فلیمی هندی بوو فلیمی هندی زۆر ڕەواجی هەبوو لە ناو خێزانەکان شاچکە سینەما بۆ خێزان بۆ سەردەمە بیرمان لەوە کردەوە یەکێ لە فلیمە هندیەکان بکەین بە شانۆ بۆنە ئیشێکی زۆر قورسە بەڵام ئیتر تۆ گەنجی خەیاڵێکی باشت هەیە عشقیشت هەیە بۆ ئیشەکە وتمانەیەکەین قورسیشە قورسە فیلمی هندی لە 2 ساعت و کەمتر نەبووە وەنیە فلیمێکە بوو ناوی بە هندیەکە پێڵەن چەپ چەپولی کلی ینی کاتێک خۆنچە ئەبێ بە گوڵ هەر ناوی شانۆەکەشمان بوان ناونا کاتی خۆنچە ئەبێ بە گوڵ ئەو ئومێدەی خزمم بە ڕەحمەت بێ بەواسەی باپیریەوە هندیەکەی باش بوو ینی فێری هندی کرد بوو باپیری لە بەرەوەی باپیری کاتی خۆی ئەفسەر بوو لە هیندستان لە سەمانی سەفەر بەلکە ئەو سوودفە جوانانە زۆر عجایبە ئەڵ خۆی فلیمی هندیە و قسانەوە ئەو ئیتر ئەچون بۆ سینەما بۆ سەیری فلیمەکە و ئیتر ئەو لە خەیاڵی خۆیان حیوارەکانی تەرجەما کرد و هەڵێگرت و منیش بە عەرەبیەکە چکە عەرەبیەکەم باش بوو بە واسەی باوکمەوە والحاصل شتێکمان لێ دروست کرد و چەند گۆرانێکیشی تیا بوو هەموو فلیمێکی هندی دە 12 گۆرانی تایەوە نییە ئێمە چەند گۆرانەیەکیشمان کرد بە کوردی هەر بە عینەن لەحەن لەسەر شانۆ ئەمانوتەوە ینی ئەمە پێویستی کرد لە شوێنێکی بەربڵاوتر لە شوێنێکی گەورەترا نمایشی بکەین بۆیە پەیوەندیمان کرد من چوون بۆ لای بەڕەحمەت بێسەد مەکروهی کە مدیرەی ڕەوزەی سلەیمانی بوو لە ئیسکان مۆزوعەکەم لەگەڵا باس کرد زۆری پێخۆش بوو هیچە بوو لەو کەسانی کە تەشجیعی گەنجی زۆرە کرد وتی هۆڵەکە و سەیجەکەش لە خزمەتانەیە دوو ئیشمان لەوێ عرض کرد چەند ئەوە بوو کاتی خونچابێ بەگەڵ بە گوڵ لەگەڵ بەرەو ئەنجام شانۆیکی ترمان هەبوو ناوی بەرەو ئەنجام بوو هەردووچمان لەو قاعەیە عرض کرد ئێمە ئێستامی کە من بۆت باسەکەم وەکو بیدایەتی دەستپێکردنە ئاستەنگەکان چی بوو ئاستەنگەکان هاتوچۆکانمان بوو پارەمان پێ نەبوو بۆ هاتوچۆ بۆ دیکۆر پێویستی بە پارە بوو جلوبەر پێویستی بە پارە بوو ئەکسسوارەکان پێویستی بە پارە بوو ینی بۆ چوونیارە باوکم پارە بسەنی برێکی کە پارە بسەنی ئاستەنگەکە زیاتر مەسەلە مادیەکە بوو ئەجینە عشقەکە ئەمەگە زۆر بوو لە ناو هەمومانە هەموو تیپەکە ئەمەگە زۆر بوو تا وای لێ هات پارەمان کۆ کردەوەکو ئابوونە پارەمان کۆ کردەوە ماگانە شوێنە بگرین بەکرێ بیکەین بە ئۆفیس بۆ بەقەڕ بۆ تیپەکەمان هاتین لە لای مزگەوتی گەورە بەرامبەر مزگەوتی گەورە ئیسا ڕیزە دوکانە بەرامبەر مزگەوتی گەورە لەویا خانوویەک هەبوو قاتی سەرەوەمان بەکرێگر لای ماڵی شێقاری حەفید باشە قاتی سەرەوەمان بەکرێگر ئیتر وای لێ هات خەڵکی تریش هات بەسەر بۆ نمونە هەرێ شاعری گەنج هەبوو هاتن لەوێ بۆ ئۆفیسەکەمان دانیشتن کاگلەتیف هەبوو لیستە لە هۆڵندایویش ئەوی شاعر بوو هەتا شانۆنامەیەکی نووسی بە ناوی کۆت بەڵام ئەو سامن ئیتر وردە وردە دوورکەوت بوو مۆلیان لە بەرەوەی من قوتابی بووم لە بەغا هاوینان هاتمەوە سەردانمەکردن زۆر بەرەو پێشەوە چوو تیپەکە بەداخەوە دواتر ئیتر پەرەوازە بوو هەریەکە بەلایەکە ڕۆی و هەریەکە چوە ناو تیپێکی ترەوە ینی پاژەوەی کە مۆڵەتی ڕسمیرا بە تیپی نواندنی سلەیمانی و تیپی مۆسیقای سلەیمانی و کۆمەڵی هونەر و وێژە ئیتر ئێمەش دابەش بووین بەسەر و تیپانە و بەردەوامیمان بە خۆمانە بەڵام عیلاقاتان هەرما بوو بەیەکەوە علاقاتمان هەرما بوو تای سژماوە نام لە ڕێی ئۆتۆمنەوە باسم کردوتم لەوانەیە و کاتە بیرکردنەوەیەک بوو بێ سەبیرکردنەوەی بڵێ نەخێر خۆی تۆ ڕاستەکە ینی هەنە تەمەەن تۆ هەندێک پەیوەندیت هەیە دواتر ئەو پەیوەندیانە نامێنێ بەڵام کاتێ لە مەودای یان مەجای شتێکی وەکو هوەر پیشەیەکی وەکو هوەرا کارەکەی ئەو تەمەەن دەور نامێنێتتر
يعني دایم ئەو پەیوەندیانە بە بەردەوامی مێنێتەوە. جوانە. مامۆسا بابێ مەسەر گۆرانی. بەڵێ گۆرانی بۆ تۆ بۆ خودی مامۆسا شەماڵی عەبەڕەش تەواوکەری نواندنەیان ئەو ڕێچکەیەکە ئەمیر ڕێچکەیەکە. نەتوو ڕێچکەی جیاوازن بۆیە من هەڵبژاردنم تیا کردو ئەگەر تەواوکەری یەک بوونایە بووە بە بەردەوامی بە خەتێکی موازی بە هەردووشانە بڕۆیشتمایە، بەڵام هەرێکیان ڕێچکەی جیاوازیان هەیە، هەرێکەشیان پێداویستی جیاوازیان هەیە. یعنی من هەموو جارە وتومە گۆرانی بێژی پیشێ تۆ بێ قاڵبی تایە، ینی کۆمەڵێ بنەما هەن ئەبێت یا تا بێ. من قەت نەمتوانیوە ببمە خاوەنی ئەو بنەمایانە، بۆیە نەمتوانی بەردەوام بم لەو ڕێچکەیە. ئەمتوانی بەردەوام بم، بەڵام بە نوقسانی بەردەوامە بووم، بۆیە ڕێچکەی نواندنەکەم گرت. بەڵام مامۆسا تۆ ئەچی لە من باشترە زانی دوجار هیچ شتێک کامەڵ نییە، بەڵام ئاواش هەز ناکی خەدرێکی گەورەت کرد بێ کاڵی لەسەری بەردەوام نەبووم. زانیت چۆنە تۆ کە بە شتێک دەرکەوتی ئیتر دوای زەحمەتە لەوە دەرچی. من حەزم لە نواندن بوو، بە تایبەت ئەکتەری. چوومە پەیمانگام تەواو کرد بەشی سینەما و مەسرح و دواتر بەشی شارۆ، وە لەناو هەمووی ئەو دەرسانی کە وەرمانەگرت زیاتر گرنگی بدا بە نواندن، ینی بە ئەکتەری. و هەستیشمە کرد توانایەکەم تایە کە ئەتوانم کۆنتترۆلی بکەم، کە ئەتوانم بەکاری بێنم بۆ خزمەتکردنی ئەو ڕێڕەوە. ئەمزانی ئەگەر بە گۆرانی بێژ ناوبانگ دەرکەم، بە گۆرانی بێژ بچمە پێشەوە زەرەر لەم لایەنەی ترمەیە. لایەنی تریش ئەزانم باشتر و سەرکەوتوترە بم لە مەسلەی گۆرانیەکە، بۆیە قرارما کە ئەمیان هەڵبژێرم. دواتر من ئەو گۆرانیانەی کە وتومە وەکو گۆرانی بێژ نەموتووە، وەکو کاری نواندن وتومە. یعنی سیرکە بۆ نبوونە گۆرانیەکەمەیە بە ئەی قژزەرد بە ناوبانگە ڕەش و سپیە لە تەلەڤیزۆنی کەرکووک عەرزکرا کاتی خۆی، ئەوە بۆ درامای مەموزین بوو. من دەوری مەممە بینی ئەو گۆرانیە ئەڵێ بۆ زین ئێڵە کاتێ لە سژنایە. گۆرانی دووەم کە تۆمار کراوە هەرچەنەکە بە ئەویش هەر بۆ درامای ژیان بۆ تایتڵەکەی وتر. بەڵام گوێگر ئەوە نازانێ. ڕاستە بوو بە بەشێک لە ناخی لە ڕۆحیەتی. ڕاستە، بەڵام تۆ پرسیارەکە دوا بوو غەدرە نەکردووەکە. جان پرسیارەکەمە بوو کە بەڵام غەدر نەکردووەکە. گۆرانەکەی تریشم ئێوارەیە ئەویش بۆ شانۆی سێتا ئاسنین بوو، دوو گۆرانی تیا بوو، یەکێکیان ئەوە بوو تۆمار کراوە. یعنی ئەو گۆرانیانە هەمووی تۆمار کراوە ئەگەر گۆرانیەک هی نواندن نەبێ نەدوتووە وتومە، بەڵام دواتر بڵاو نەبووەوە، یعنی تۆمارم نەکردووە بۆ بڵاو بوونەوە. لەگەڵ کاگەنۆر خۆی مامۆستا نۆرکراخی وتومەش دوو ئاوانەکەی کاگڕافی بوو، چکە من زۆر خۆم ئەجابم هەبوو بە کاگڕافیق و لە دزی شۆ ئەم ناسی و بەیەکەوە بووین ماوەیەک لە بەغدا. حەزم لە دەنگی بوو، هەنێک گۆرانی یەکیان تۆمار کراوە قژزەردەکەیەتی، دوو ئاوانەکەی، بەڵام تۆمار نەکراوە، تەنها بە دەنگ هەیە، بە تەسجیل هەیە لایکە مامۆستا نۆر. مەبەستمەوەیە ینی هەر پەیوەندی بە نواندنەوە هەبوو ئەو گۆرانیانی کەوتومە، بچکە ویستومە ئەوە لە خزمەتی ئیشەکەی خۆمان کە ئیختصاسی خۆمە. ینی بە کوردیەکەی بەهموون هەوڵت داوە کە بە دەنگ بێ، بە نواندن بێ، هەر شتێک بێ ئەو لارە دەوڵەمەندتر بێت، نواندنەکە دەوڵەمەندتر کات. بیرکردنەوەیکی زۆر جوانە و بە هەموو کەسێکیش ناکرێت ڕاستی ئەو شتە. خۆم زۆر معجەبم. ینی کە باسی گۆرانی ئەکرێت ئێوارەیە هەرچەنەکەم ئەمانە کە گوێی لێ ئەگری، ئەسڵەن من ئۆپەڕی ڕێزمە قسەیەکەم، بەڵام مهم نییە بە چ نیەتێک گوتراوە، من لە مێشکمایە تۆ حەقی خۆتە. ئەچیدم زۆربەی بینەرانیش ئێسار بەو شێوەیە بیرەکەنەوە، ئەوان چێژەکەی لێ وەرەگرن. ئەو معجیبیەت چییە بۆ شعری گۆران؟ معنی گۆران لای من هیچەکە لەو شاعیرانەی کە هەچ قەسیدێکی هەچ هەڵبەستێکی بخێنیتەوە گوێ لە مۆسیقایەکە بێ، لە مۆسیقاکان
گوێ لە ڕیتمێکە بێ، گوێ لە تەسەورت بە ئاوازێکە دروستەکات. بێ کە تۆکە بە وەکو دانەری مۆسیقیەک ئەی خوێنیتەوە. ینی حاڵەتێکی وام لا دروستەکە هەموو شعرەکانی کە هەست بە ئاسوودەیی بکەم زیاتر لە شاعیرەکانی تر. ینی وە نەبێ شاعیرەکانی ترە و هەستە بنێنێ، بەڵام لای من گۆران لە هەمویان زیاتر ئەو هەستم پێبەخشێ. کام شعری قەت لە مێشکە دەرناچێت دایما ئەتوێ دووبارە بخوێنیتەوە؟ وڵات زۆرن بە تایبەت دواسەرنج، درزی پەچا، ئەوانە هەموو شعر کە لە پرەتکا تۆ خەبەرت دەبێتەوە لە خەوێک بەیانی هەستاوی بەبێ ئەوەی هیچ ئیرادەیەکی خۆت بێ، ئەوە لە خەیاڵتایە و لە دڵی خۆت ئایڵیتەوە و لە خەیاڵتا ئێڵیتەوە جارێکە. جوانە. مامۆسا بەنسبەتەوەی کە تۆ هەمووان ئەزانین لە دەروی وڵاتە ژیت و لێرە ژەژیت، بەڵێ لە تەمەنێکی کەمیشەوە ڕۆشتن بۆ ئەوێ، ئەو غەریبیەت چی لێ سندوی، چی فێر کردویت؟ ئەو غەریبیە ئەوەی فێر کردم کە هەموو جارە حەزکەم کە ئەڕۆمەوە بۆ ئەوێ حەزکەم عینەن ڕۆژ بگەڕێمەوە. هەموو جارێک واکەم، ینی زۆر جار لە فڕۆکەخانەکە دابەزم مناڵەکانیان بە شوێنمە لە سایرەکە بەرەو ماڵە ڕووینەوە، ئەڵم بۆ وەک یادی بەخێر شێخ تاالب ئەڵێ بۆ بلیتێکی هەرزان ناگەڕن جارێککە بۆی کە بگەڕێمەوە. ینی ئەو غەریبیە وڵاتەکەی لا خۆشەویستتر کرد، وڵاتی خۆم کوردستان مەبەستمە هەر خۆشەویست بۆ، بەڵام زۆر زیاتر خۆشەویستی کردلام. ڕووکردنە هەندەران بڕیارێکی قورس بوو، بە تایبەت لەو سەردەمەی کە ئێمە ڕوومان کردە هەردەران. ئێمە خێزانێ بووین، لە 5 کەس پێک هات بووین، من و شادانی هاوسەرم، شنووی کچم کچە گەورە ماشایی، کچم ناوەنجیە، لەگەڵ شاروی کوڕم. شارۆ ئەوسا شیرە خۆرە بوو کە ئێمە ڕۆیشتین. ینی زەحمەت بوو بە مناڵێکی واوە تۆ بڕیارێک بێ کە وڵات بەجێبێری تو ڕوو بکەیتە هەندەران، بەڵام بەلاشمەوە گرنگ بوو. بەگەیشتنیشمان بۆ ئەوێ بەڕاستی هۆڵەندا هەڵبژاردەی من نەبوو، ینی من هەڵم نەبژارد بوو بچمە هۆڵەندا، هەڵبژاردەی من بەریتانیا بوو کە ڕۆیشتین. بەڵامی تر زروفی ئەوەی کە بەدەست خۆت نییە تۆ ئەچیتە چ وڵاتێک کە ڕۆیتە دەرەوە لە وڵاتەکە دەرەچی، ئیتر بەدەست ئەو قاچەخچیە کە ئەدبا ئیمکانەتی مادی تۆیە قاچەخچەکەیە. ئێمە لە هۆڵەندا گیرساینەوە، بەڵام زەرم نەکرد لە هۆڵەندا، چونکە ئەو ماوەی کە لە هۆڵەندا بووم، ئەو 15 ساڵی کە لە هۆڵەندا بووم، چالاکیکی زۆر باشمان کرد لەوێ، بەشداریکی باشمان کرد، بینینێکی باشمان هەبوو، زمانێکی تری غەریب فێر بووم، زمانم کاڵم زمانێکی تر فێر بووم. هەر ئەوە نییە تۆ بجارڕەت قسەی پێ بکەی، بەقەدەوەی تۆ ئەمە کەناڵێکە بۆ دەکرێتەوە بۆی بتانی تۆ زانیاریەکانە خوێندنەوەت بەو زمانە. چونکە بیرە نەچێکا کە ڕامیار ڕاستە ئێمە تازە بە تازە کتێبخانەی کوردی دەوڵەمەند دەبێ، وردە دەوڵەمەندە بێ، بەڵام ئەو فترەی کە ئێمە ڕۆیشتین کتێبخانەی کوردی دەوڵەمەند نەبوو تا لەو بوارە. ئەوە هەر ئاعتیمادمان لەسەر زمانەکانی تر بووەکو بە تایبەت بە نسبەتی شوکومنەوە زمانی عەرەبی، چکە خوێندنم بە عەرەبی بوو، عەرەبیەکە مەزانی. ینی بۆ نمونە زمانی ئینگلیزیم باش نەبوو، زمانێکی ترم نازانی، فارسیم فترەیەک زانی، بەڵام تۆ بەکارینێنی دوای بیر دەچێتەوە ئەمرێ. ئەو بەڵام فێربوونی زمانی هۆڵەندی بۆ من ئەوە کەناڵێکی بۆ کردمەوە بۆی توانم لە ڕێ ئەو زمانەوە بخوێنمەوە، کتێب بخوێنمەوە، زانێرەکانم فراوان بکەم. سوودێکی زۆرمان لێبینی، بەس غوربەت هەر غوربەتە، ینی تۆ هەر قەلەقی. من وەکو هەموو مافێک هۆڵەندیەک چ مافێکی هەیە، من شەمان مافم هەیە، چونکە جنسێ وڵاتم هەیە.
ئیسەش کە لە بەریتانیەک چ مافێکی هەیە من ژەمان مافم هەیە چکە و مافەیراوە بە کەسێک کە لە 5 ساڵ زیاتر لە بەریتانیا ژیابێ هەر بە جنسیەکی ئەوروپی بەڵام لەگەڵەوەشا تۆ هەر قەلەقی هەر ئەوە نیت کە ئەو سەیرە دەکات جا زۆر بوو خۆی مشکلەکە لە وایە تۆ ئەوە نیت کە ئەو سەیر دەکا ئەو خاوەن وڵاتەکەی وە سەیر دەکا وەکو مواتنێک وەکو کەسی خەڵکیشی ئەو وڵاتە بەڵام هەستەکەی تۆ ئەوەیەکە نا من ئەوە نیم جا لەو بەینا تۆ تووشی نامۆیەبی ئەو نامۆیە زۆر زۆر خراپە بۆیە من دایم فکرم لێرە ینی ئەوانەی کە ئەڵێن ئێمە بە جەستە لەوێن و بە تەنها بەڕۆح لە کوردستان ڕاستە ینی قسێکی ڕاستە بۆ هەموو ئەوانی کەوا ئەڵێن ئەوە هەستێکی زۆر پیرۆزیشە بەڕاستی من بە شتێکی کەش بیستومە لە چەند کەسی نزیکی خۆم ئەڵێ تەنها ئەوەنە ئەڵێم خۆزگەم بەوەی ئەو دیوی کوردستانی نەدیوە چکابی بە دوو پارچەوە ڕاستە زۆر ڕاست لەوێ بیت دڵە لێرەیە زۆر ڕاستە جا بە تایبەت بۆ جارەوەش خاوەنشتی جوانە بەڵێ بە تاکیید سوودەکانی ئەوێ هەر لە ڕادەبە دەرە بەڵام دوجار تۆ شتێک هەیە کە پەیوەندی بە هەستەوە هەیە جیاوازە یان تۆ بێ هەست جاکەیتەوە لە بەسەری زانست و لە بەسەری عەقڵ و چکە تۆ هەست بە بەردەوامی هەست دەکەیت کاتێکە چیتە بەرخوێندن ئەو فترەی کە ئەخوێنی تۆ شتێککە بەکارێنیت عەقڵە بەکارێنیت گوێت بەکارێنی چاو بۆ خوێنەوە بەکارێنی دەمە بۆ قسەکردنەکان بەکارێنی بەڵام هەستەکە بەردەوام لەگەڵتایە کە بە خەبەری جاری وایە لە خەویشا هەست دەکەی هەست وەکو شتێککە نییە اینجا ئەو هەستە نامۆیە لە وڵاتانە ئەو هەستە نامۆیە جنا لایەنەکانی تری هەمووی لایەنێکی ئەرینیە بەڵام بۆ خۆشببختانە بۆی چۆکو ئێمە لە بەرەوەی من و خێزانم و کچەکانیشم لەوێ بەکەبیدایەت لێ بووین هەمومان پێشتر لە بوارێکا کاربان کردووە کە ئەمانتوانی لەوێ بەردەوامی پێبیت ئەو بوارە ئەوە مەشغوڵی کردبووین هەستەکانمان جیاواز بوو لە یەکێکە ئەچێتە ئەو وڵاتە و هیچ ئیشێک هیچ بوارێکی نییە کە کاری تیا بکە مەجای خوێننی نییە مەجای سوزانم ئیشکردنی نییە ینی فەرقی هەیە جیاوازێکی گەورە هەیە لە بینی ئێمە و ئەو کەسەی ترا ئێمە مانتوانی تەنها لەو بوارەوە هیری خۆمان بکەین ینی زیاتر کۆنتترۆلی خۆمان بکەین و تووشی حاڵەتێکی خراپ نەبی بەڕاستی تێگەم مامۆستا هەر لەسەر و باسی پەیوەندی خێزان و ئەو جۆرە بابەتانە تاوان لێرەوە ڕێز و سڵاومان هەیە بۆ شادان خان دەست و چاوی ماچەکەین ئەم پرسیارم جیاوازە لەو پرسیارانی تر کە لێت کراوە لەو بوارەیە هەمووان نەزانین کە خۆشەویستێکی زۆرتان بۆ یەکتریە یا ڕەبی خوا لە یەکتان نەکە 1000 ساڵ تەمەنتان بێکەوە نهێنی و خۆشەویستیە چییە؟ زانی من هەموو جارەوە تومە ئەو سەرکەوتنە جوانە ئەو من هەموو جارەوە تومە خۆشەویستی جیایە لە عشق من زۆر جار پێمەڵێن تۆ بۆ ئەتوانی لەم تەمەنا بەردەوامی بی لە مەجای هونەرێکە لە بەروی من عاشقی هونەرم عاشقی ئەکتینم عاشقی نواندنم لە هەمان کاتا مەسلەی هاوسەرگیریتی و مەسلەی خۆشەویستی لای من شادان ئەوەی تێپەڕانەوە خۆشەویستی تێپەڕانەوە عشقە کە عاشق بووی تۆ لێبوردە ئەبی کە عاشق بووی تۆ لە پێناوی عشقەکەتە ئستعدادت هەیە هەموو شتێ بکەیەگە تا ڕۆح کێشانیش بێ ئێمە لەبەرەوەی هەردووکمان لەو بوارە ئەژین ئەگونجێت ینی گونجاوین بەیەکەوە لێبوردنمان هەیە بەرامبەر بەیەک چاوپۆشیمان هەیە بەرامبەر بەیەک چکە هەموو ئینسانێک قابلی ئەوەیە غەڵەت بکە قابلی ئەوەیە هەستەکانی لە جێ خۆیان دەرنەبڕێ بەڵام ئێمە لێک تێگەین ینی سیکە لێک تێگەیشتن زۆر گرنگە جاری وا هەیە تۆ قسەیەکەی بەرامبەرەکەت لێت تێناگات تۆ قسەکە زۆر بە ئەرێنیەکەی بەڵام بەرامبەرەکە لێت تێناگا بە نێرینی وەریەگرێ وە بە عەکسیشەوە بە پێچوانەشەوە جاری وایە تۆ قسەیەکەی باش نییە ینی بەرامبەرەکە گرتی و بگا
لە ئەو بەباژەکەوێتەوە ئێمە واین لەگەڵ یەکتریە و دواتریش من هیچ شەرم ناکەم یعنی من خێزانمە پێکەوە ئەژین بەتایبەت ئیستا مناڵەکان هەر کەسە لە ماڵی خۆیەتی من ئەو بەیەکەوین بە 24 سعات بە لە ماڵەکان بەیەکەوین شەرمیتیانێ من ئەگەر یارمەتی خێزانەکەم بم لە ئیشی ماڵە هەموو شتێکی لەگەڵەکەم بەڕاستی هەموو شتێ بەتایبەت چووکە و عملیاتی شان و شتی کرابوو کۆمەڵی ئیشەیەکە لێمە ناکرابوو من هەمووی مەکرد ئەمە گسگان ئەمە قاپشتنە یعنی ئەو شتانە تۆ نزیکە کاتەوە لە ڕۆحی خێزانەکەت بەڕاستی زۆر شتی تریشێ ینی ئینسان بەدەست خۆیەتی بتوانێت ژیانێکی جوان بۆ خۆی دروستکە خێزانێکی بەختەوەر بۆ خۆی دروستکە هەموو کەس بەدەست خۆیەتی ئەوەی کاڵێ بەدەست خەڵکەیان ینی دەرەوە تاسیری دەروێ ئەتوانێت نێڵی تاسیری ئێمە قەت نەمان هێشتووە قەت نەمان هێشتووە لە من و ئەو بەدەر تاسیرکە لە ژیانی ئێمە نە ماڵە باوکی من نە ماڵە باوکی ئەو نەکە سوکاری من نەکە سوکاری ئەو هەمویانە خێنە سەرمان بەڵام لە مەسلەی خێزانیە لە مەسلەی عیلاقە و پەیوەندی ژن و مێردایەتیم من و خێزانەکەم کەس بۆی نیێتە داخل بکە کەس حەقی نییە بەسەرمانەوە ئەمە قەراری هەردووکمانە هەر لە بیدایەتەوە زۆر جوانە زۆر چێژ لەو قسانە بینم ینی هەستەکەم ئەو کەسی کە گوێی لێ یەگرێ کامڵترە بێت باشتر فێرە بێت دەستخۆشی لە یەکەم ماوەجانی هەست ئەکەیت ئەگەر شادان خان نەبووە ئەم مامۆستا شەماڵی ئێستا هەر بەو شێوەیە ئەبوو باوەڕ ناکەم قەت باوەڕ ناکەم چونکە من بە بەردەوام پشتێکی قایم لە پشتمە کە ئەوی شادانە ینی هەرواش بووە هەر لە ئەوەڵین ڕۆژەوە کە ئێمە هاوسەرگیریبان کردووە بە بەردەوام لەگەڵما بووە لە هەموو شتێکە لە هەموو چالاکیەکانمە ئەگەر بەشدار بوو بێ یا بەشدار نەبوو بێ ینی بۆ نمونە لە چوزانم لە پرۆژێکی هوەریە ئەگەر ئەو بەشدار نەبوو بێ من بە تەنیا بەشدار بوو بم لە ماڵەوە دایمە وەکو هاوڕێک وەکو مامۆستایەک وەکو ئەکتەرێک لەگەڵ ما بوو دایم لەگەڵ ما لە پرۆڤەکە لە ماڵەوە پرۆڤم کردووە هەستم نەکردووە بە تەنیاش ئینەکە خوێنمەوە دەخەکە خوێنمەوە دایم ئەو لەگەڵ ما ڕۆڵەکانی بینیوە وەڵامی یاومەتەوە بۆ پرۆڤەکەیانی دایم هەستم کردووە لە دوامەوە لە بڕیاردانیشا من ئەتیمادم لەسەری بووە زۆر جار بڕیاری شتێکە بۆ نمونە گەر دەخێکم بنێ ئەی خوێنمەوە بزانم ئیشی تیا بکەم یا شتیانەکەم لەگەڵ ئەوە ئەو ڕۆژی کە من دەست پێەکەم ئەویژەی خوێنێتەوە و ئەویش ڕێی خۆی هەیە لەسەری و بە پێچەوانەشەوە بۆ ئەویش بری ژوام ینی ئێمە لە مەسلەی هوەریە هاوڕێین بەڵام لە مەسلەی کۆمەڵایەتیە خێزانی جوانە زۆر زۆر جوانە ینی بۆ ڕۆڵەکانیش زۆر ئەتوانم بڵێم ئیسفادەتان لە یەکتری کردووە کە هەڵەکان یەکتری ڕاستکەنەوە کە هەمیشە ببن بە مامۆستا بۆ یەکتری مامۆستا بەنیسبەت ڕۆڵبینینەوە باش بوو ئەو باساهاتە پێشەوە ئێمە هەمیشە مامۆستا شەماڵ بە کارکتەرە هەیە من و لەسەر خۆکە ئەناسینەوە بەڵام دوجار لە فیلمی شینە کارکتەرێکی زۆر جیاواز بوو چۆن توانیت کۆنتترۆلی ئەم کارکتەرە بکەیت بەڕاستی من لە کۆی ئەو ئیشانی کە کردومە لە شانۆش و لە فیلم و دراماشە ئەوەی کە باست کرد جەنابە هەروە بووە ئللا لە شانۆی حەمەدۆکانە بێ دەورێکی جیاوازم دەوری عەبدی خانمە بین کابراایکی زاڵمە و ئەختایەکی دەربەیجێکی زاڵمە لە فیلمی شینە کە کاک محەممەد وتی ڕۆڵێکی وا هەیە زۆرم پێخۆش بوو چونکە جیاواز بوو لەو دەورانی کە لەو پێشبینیمە ناشی شارمەوە ئەشترسام ینی ترسێکی پیرۆز هەیە لای هونەرمەند لای ئەکتەر ئەو ترسە پیرۆزە واد لێکە قوڵ بیتەوە هەوڵ بی بە دوایە بگەڕی چاڵەکان هەڵکەنی زیاتر بچیتە بنچ و بناوانی شەکەوە لێت ناشارمەوە دەوری کاک محەممەدیش محەممەد مستەفاوەکو دەرهێنەر دەورێکی باڵای هەبوو یارمەتیشی زۆری دام لە پرۆڤە و لە ڕێنمایی و ئەوە بەڵام من خۆشم
حەزم لێ بوو زۆرم حەز لە دەورەکە بوو دواتریش فیدباکەکان بەوە بوو کە من ئەو حەزەم ئەو ویستەی کە ویستم هاتە دی چونکە شتێکی خۆش ڕۆژێکیان لە دوای نمایشی شین بوو لە هۆڵی ڕۆشنبیری مناسبەیەکە بوو دانیشتە بوو لەگەڵ هاوڕێکانم خێزانیشم لەگەڵ بوو کۆمەڵێک گەنجیش لە تەنیشتمەوە دانیشت بوون لە ڕیزەکە هیچیان بەویتی وتی دەپێی بڵێ تەپێی بڵێ عیب نییە منیشم زین لەگەڵ منیانە هەستم کردوتم دادە چی بووە مشکلەکە چییە وڵام مامەسا پێ ناخۆش نەبێ من زۆرم حەز کرد کە زوو کوژڕای لە فلیمی شینە بۆ پێم ناخۆشە بەعکسەوە خۆی کۆمپلیمنتێکی زۆر جوانە ینی ڕێکی زۆر جوانە بەرامبەر بە ڕۆڵەکە مینم ئەمە دەلالەتی وەیە من ڕقی تۆم هەڵسانوە بۆیە ینی دەورەکەمە باشی بینی و ڕۆڵەکەم باشی بین و تابتوان ڕقت هەسێنم اینجا مەبەستم لەوەیە ئێمە لە بوارەکە نابێت بە یەک نەمەت ئیشکەین بە هەموو جۆرە نەمەتەکان تاقی بکەینەوە بەڕاستی من خۆم زۆر چێژم لێبینی ینی کە سێرتەکرد نەتەزانی ینی سێری کوێی ئەم نواندنە بکەی سێری فەیسکەی سێری حرەکات سێری قسەکردن ینی من خۆم نەمدی بوو بەو شێوەیە دەوری کەسە نەرێنیەکە کارکتەرە نەرێنیەکە نەڵم لە ڕوویت ئەوەنە جوان ئەدا بکرێت بەڕاستی من خۆم زۆر چێژم لێبینی مامەسا وەکو تەسیران نەعەفوم کە متابعی فیلمی تر هەیت فیلمە جیهانیەکان هەموو جارە شادان کە لێ پرسن شەماڵ چیەکە لە ماڵەوە دوای یارمەتی ینی تۆڵێ وەڵا شەماڵی فەقیر هەر بێ ڕۆژی سێ فیلم بینە و سەری حەلقەیە دوو حەلقەی درامایە بکە من متابعێکی زۆر باشم من جاران خوێنەرێکی زۆر باش بوو بەڵام ئێستا بینەرێکی باشترم لە خوێندنەوە ینی کەمتر خوێنەوە بەڵام زیاتر بینینم هەیە ئیشەکانی چێت زۆر لە وەڵام من سەیری عام سەیری هەبوو ئیشەکانەکەم ینی بە تایبەت ئیشە ئەوروپیەکان دراما ئینگلیزیەکان فیلمە ئینگلیزی و فەڕەنسی و ئیتالی و هەمویان سیرەکە مەسەڵەن بڵێ فڵان ئەکتەر هەر فیلمێشتری هەبێ سریەکەم فڵان مخریج هەر فیلمێکی دروست کرد سریەکەم نا مەرجیژ نییە ئەوە ینی من جاری وە شادانڵێ شەماڵ جاری وایە لە نیوەی فلیمەوە سیرەکە ینی فلیمێک سەر قەناتێ فلیمە لە نیوایەتی من هەر سیرەکەم ئەمنەوە ڕۆژە ڕژان لە بیدایەتەوە بتوانم سیریکەم لە چیز خۆمی نایم کات زۆر گرنگە لام کە ئەو کاتەی کە فیلمێکە کێتە بەرچاوم بە بەردەوامی سیرەکەم ینی زۆر جاریشەیە فلیم هەیە دوو جار سێ جار سیرەکەمەوە هەر جارەی بۆ شتێک سیرەکەم جارێک بەسەرە بۆ مۆزوع سیرەکەم جارێک بۆ تەسویر سیرەکەم جارێک بۆ ئیخراج جارێک بۆ نواندن هەر جاری بۆ بابەتێک سیرەکەم شەر نییە فلیمێک یەک جار سیرکەم بۆ چێژوەگرتن بەتەنها هەنێشێ دووارێکێت و جارێ بۆ نواندنە جارێ بۆ زۆر جوانە و متابعکردنە و ئیسفادەیەکی زۆر زۆریشی هەیە بە تاکید من زۆر سوودم لەو بینی لە دیوە لە پراکتایکە لە بەکارهێناوەی ڕۆژانی خۆما بەکارم هێناوەتەوە ینی هەنێشت هەیە تۆ لە بانقی ئەندێشەدا هەڵێگری توانی هەڵیگری لە کاتی خۆیان بەکاری بێنیتەوە بەدەست توێ وێنەر جوانترە مێنێتەوە لە بینین مامەسا گەورەترین کێشەی هوەری کوردی لەم دەقەیە چییە بەڕای تۆ وەکو ئەزمون بەڕای من گەورەترین کێشەی هوەری کوردی دەخەکانن ینی حتا لە ڕووی لە بواری مۆسیقاشە دەخی ئەو شعرانی کە ئەکرێنە گۆرانی ئەوە کێشن لە شانووە دەقە لە دراما و فیلمە سیناریوێ ئێمە چیرۆکێکمان نەکراوە بە شانۆ چیرۆک ئەنواوەشکاڵ یەک دنیا چیرۆکی جوانمان هەیە یەک دنیا ڕووداوی مێژووی زۆر جوانمان هەیە بەڵام خاڵی سەرەکی ئەم چیرۆکانە چۆن ئەەکەی بە شانۆ نامە ئەم چیرۆکانە چۆن ئەەکەی بە سیناریۆ بۆی بتانی تۆ نمایشی بکەی دوای دەق مەسلەی مادەیە بە تایبەت بۆ دراما و فیلم چونکە وەکو شانۆ نین دراما و فیلم پێویستی بە بودجەیەکی جیاوازە بودجەیەکی کەمە توانین تۆ بە شانۆیەکی پێ باشی پێشکەشکەی بێوی مشکلەکە دەبێت بەڵام لە ڕووی
بۆ درابا و بۆ فیلم ئەگەر کۆمپانیایە مؤسسەیەک نەبێ یاربەتیوبە بەڕاستی زەحمەتە تۆ بتوانانی سیناریۆکی باشیش دەبێ ڕەنگە نەتوانی نمایشێکی جوانی لێ دروستکەی چونکە ئەوە پیشە سازیە کاری مەسەرەکە بە سونەر نییە ینی تۆ بۆ نمونە لە فیلما پێویستە بە کەرەسە هەیە ئەو کەرەسانە هەمووی گرانن ئەو کەسانی کە لەسەر ئەو کەرەسانە ئیشەکەن سپۆڕیان پێویستە و گرانن ئەمانە هەمووی بودجەی پێویستە و ئێمەش دایم بێ بودجەین دایم بێ سینارۆ بێ ئیشی هونەریەتە پێشەوە بودجە هەر نییە بەڵێ مامۆستا چی بکرێت باشترە بۆ بەهێزترکردنی سیناریۆ بەهێزکردنی نووسین دەق ئەزانی من بەڕاستی ناتوانم یان نامەوێ لەسەر زۆر بابەت لەسەر زۆر بوار قسە بکەم لە بەروی هەستەکەم کە اختصاصی من نییە یعنی ئەوانی کە سیناریۆ نووسن من نیم من سیناریۆ نووس نیم من شانۆ نامە نووس نیم بەڵام ئێمە ئەوانەی کە سیناریۆ ژەنووسن ناڵم هەموو بەڵام سیناریۆ نووسەکانیشمان لە ڕووی زانستی و ئەکادیمیەوە لاوازن ینی ئێمە وەکو پیشەگەری پیشە کەممان هەیە کە پیشەکەی تەنها ئەوە بێ سیناریۆ بنووسێت پیشەکەی ئەوە بێ تەنها دەقی شانۆ بنووسێ ینی ئێمە ئەوانەی کە دەقی شانۆیان نووسیوە زۆربیان جاری وایە دەرهێنەرەکان خۆیانن دەخە شانۆیەکانە نووسن مەسەلە شاعرێکی وەکو ڕەحمەت بێ شێرکۆ بێکەس چەند گەورەیە لە دنیای شعری ئەم میلەتە بەڵام یەک دوو دەقی هەیە خۆی لە چاوپێکەوتنەکانی ئەڵە دواتر زانی بە من چەند بەلاوازی نووسیوبە چیرۆنووسمان هەیە دەقی شانۆیی نووسیوە بەڵام خۆی نووسەری شانۆ نییە چیرۆک نووسە ڕۆمان نووسە ئەمانە هەمووی پێویستمان بە کەسێکە کە تەخەسوس وەربگرێت کە پسپۆڕی وەرگێت لەم بوارە بواری نووسینی دەق یعنی تۆ سەیری ئەو شانۆ جیهانیانی دنیا بکە هەموو میلەتێک کۆمەڵێ نووسەری باشی هەیە پسپۆڕن لە نووسینی شانوە ڕەنگە جارێک بە جارێک چیرۆشێکی نووسی بێ بەڵام سەرەکەی دە شانۆی نووسیوە ئەنجا چیرۆکی نووسیوە دەقی شانۆیی نووسیوە ئەنجا چیرۆشێکی نووسی منیش پرسیارەکەم ئالۆ هات با بڵێم تۆ لە مەجالەکە بەڕێز لە مەجالەکە ئیشەکەیت من ڕۆژە لە ڕۆژان تێکستێک سیناریۆیەک دیالۆیەک شتێک بنووسم ینی بە فەرز ێزانم لەسەر شانی خۆم کە بیێنم وەکو ڕائێک بڵێم مامۆستا تۆ ئەزمونت زیاترە دەقەت چۆن نەبینیت باشتر نییە ئەو کەسانی کە سیناریۆکە ئەنووسن کەسانی کە دەقەکە ئەنووسن ئەگەر فلتەرکردنی کەسانی ئەکادیمیشی نەبێت کە خاص تەخەسوس بێ بەوە پرسوڕایەک بە کەسی بە ئەزمون بکرێت بەتاکید بەتاکید پرسیارەکەم لەوە سەرچاوە تەواوە قسەکەی تۆ تەواوە چونکە زۆر لەوانەی کە دەقی شانۆ ئەنووسن لە مەجای ئەدەبیە کارەکەن نەک لە مەجای هونەریە بێ لە دەرهێنەرانی کە خۆیان دەقە نووسن بۆ شانۆیەکانی هەنیان سیناریۆیەکە نووسن بۆ دراما و فیلمەکانیان باقی لە مەجارە ئەدەبەکە یان ئەزمموی هونەریان کەمە یان نییانە باشتر وایە لەو بوارە بەنابەرنەبەر ئەزمون و شارەزایی ئەو کەسانی کە لە بواری هونەریەکە کارەکەن تێکەڵکردنی ئەم دوو ئەزمونە حتمما نەتیجەی ئەنجامێکی باشیە بێ هەوڵت داوە یارمەتی دەربیت من هەچ کەسێک هات بێ دەسم لە ناو بەڕوویەوە بۆ یارمەتی بە هەروەش نەک بۆ ئەوە نەک بۆ هەموو کارەکانی دیوەکانی تری هونەریش یاخوانمونە و هەر زیاد سپاس دەکەم مامۆسا کاتێک باسی داوای لێبوردن و خۆشەویستی ئەو شتانە ئەکرێت پرسیارێک گێتە پێشەوە بەم تەمەنەی ئێستات کەس هەیە چاوەڕی داوای لێبوردنێکی تۆ بکات دڵی هیچ کەسێکە عادز کردووە کە پرسیارێکی قورسە چونکە منە بێ هەفتا ئەوەنگە ساڵ بگەڕێمەوە بەڵام هەنێش شتێ پێویست بە گەڕانەوە ناکات دایمەن لە مێشکە حازرە نیمە ئەو دایمەم نییە بۆیە پێویستم بە گەڕانەوە هەیە بێ
مراجعة بکەمەوە. من نەبێ مەدح و سەنا بۆ خۆم ئەجینا باوەڕ ناکەم دڵی کەسێکم ێشان بێ بە شێوەیەک کە ئێستا پێویستکە داوای لێبوردی لێ بکەم. دڵی خەڵکێکی شمێشان بێ لە زروفێکە لە کاتی خۆیان داوای لێبوردنم لێ کردووە. نەمێشتوە خەڵک بە دڵشکایی بڕوا لە بەردەمە. ژیان هیچ نییە، ژیان زۆر کورتە، ینی تەمەند کورتە، تا نەگەیتە تەمەنێک نازانی چەند کورتە. بۆیە دایم بیر لەوە ئەکەمەوە کە بە کورتی ئەو تەمەنە چ موجە بە تۆ دڵی یەکێ بێشێنی، چ موجە بە تۆ وا لە یەکێ بکەی لە ناخیا کینەیەک ڕقێکی هەبێ بۆت. من چەندین ساڵە ئەو نزیکی بەرەو 6 ساڵە ڕوە لە 55 ساڵ زیاترە ئەزمموی من لە مەجای هونەرێکە. ڕەنگە هەنێ جار لە کاتی کارکردنە دەنگێک دروست دەبێ، شتێک دروست دەبێ، بەڵام دواتر ئەوە لە پێناوی ئیشەکایە. هەنێ جار تۆ دڵی کەسێک ئێشێنی، بەڵام مەبەست نییە بۆ شخصەکە خۆی، مەبەستە بۆ بیناکردنی شخصەکە. یعنی جاری وا هەیە تۆ لە حاڵەتێ تووڕەبی، حاڵەتێ دڵگرانەبی، مەسەلە بەرامبەرەکەت نییە. مەسەلە ئەوەیە مەسەلە بن لەگەڵ ئەکتەرێکە دڵگرانیمان بەرامبەر یەک دروست دەبێت لە کاتی کارکردنە. مەسەلەکە ئەوە نییە من لەگەڵ شخصی نییە، شخصی بێ. مەسەلەکەەوە ئەو ڕۆڵە پێویستی بەوەیەکەوە من وشیاری کەمەوە ئەوە غەڵەتە، نابێ وابێ. زۆر جار لەگەڵ گەنجەکە من زۆر محەزی ئیشە لەگەڵ گەنجانە، ینی ئەوانەی ئەو گەنجانی کە ئێستا گویان لە منەبیان ئەم بینن ئەم قسەیەکەم گەواهن بۆ ئەوەی کەەوە قسەکەم تەواوە. چکە بە تایبەت ئەگەر سەرێکی کارەکارم بکەی هەر زۆر دەمێکە من لەگەڵ گەنجانایشەکەم. لە شانوە زۆربەی ئەوانی کە بۆ یەکەمین جار دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان بوون من کارم لەگەڵ کردو، ینی مجازەفە بووە. برادەرەکانم هەموو ئەڵەن مجازەفەیە تۆ یەکەی، بەڵام من جۆم نیاوەتێ، چونکە ئەوە گەنجێکە پێویستی بۆیە تۆ یارمەتی دەر و پشت و پەناوی بووی. ینی کاتێکە هونەرمەندی شوک و شەفیق محەممە مامۆستایەکی گەورەیە لە شانوایستا لە پەیمانگاتەوە کاویەتە لای من ئەڵێ ئەمە دەورم لەگەڵا بینی لەگەلە گورگا، من و شادان هەردووکمان دەورە بینین، بۆ من شانازیە، چکە ئەوە کارێکە کە کردومە ڕۆحی خۆمەم ئاسوودە کردووە کە خزمەتی یان یارمەتی گەنجێکە ماوە. دڵشاد ئەحمەد بە ڕەحمەت بێ عینەن مەوزوعە، سدیق عەزیز عین مەوزوعە، کە ئەمانە ناون لە مەجای کارکردنی دەرهێنانی شانوویە. لەگەڵ هاوڕەکان ماوەکو کامەران ڕوو وەکو زۆربەی هاوڕەکان من کارم کردووە، دەستمە ناوە بەڕووی بە تایبەت گەنجانەوە کە هاتوونەتە پێشەوە. یعنی لە مەجای سینەما شاوانی کە من کارم لەگەڵ کردوون هیچیان هاوتەمەنی خۆم نەبوون، هەموو لە من گەنجتر بوون. ئەو فیلمانی کە من فیلمانی کە من دەروونتیادیوە لە دراماکانی شعینە شت مەسەلە سارار سوڵتان لە تەمەنی منانە بووە، گەنجێ بووە کە من ئاکامین هێنەکانم لەگەڵا کردووە. زۆرن لەو تەجروبانە. ئەو ئەکتەری کە دەورێت لەگەڵا ئابینێت، ینی مسەیتەری پێوەیە بۆ ئەکتینگەکەیان ئێشتا شەرمێک هەیە لە مامۆستا شەماڵ کە لە بەرامبەرەتی خۆی هەیە، ئەو شەرمە هەیە. ینی من ناوی ناڵم ترس، بەڵام ئەڵم ڕێزێکە، ئەو ڕێز و شەرمە هەیە، بەڵام هەموو جارە محاوەرم کردووە لە کارکردنەکە وای لێ بکەم ئەوە نێڵم. ینی سیرکە قورسایی ئیشکردن لەم بوارەی ئێمە بۆ یەکێکی وەکو من کە ئەم ئەزمونەم هەیە، هەر ئەوە نییە تۆ کارەکە بە جوانی بکەی، هەنێ ئەرکی تریشەکەیت سەرشانی لە زمنیا ئەوەیە کە ئەمە تۆ پرسیارێکی زۆر مهم بوو کردت تا ئێستا کەس ئەو پرسیاری لێ نەکردووم. سوپاس بۆت کە ئەو پرسیارە کرد، بۆی بەڕاستی پێت بڵێم، ینی من زۆر جار هەست دەکەم ڕۆڵێکی قورس هەیە ئەم درێتێ، حەزم لێ لە ڕۆڵی قورس،
دەردی کوور دەڵێ گۆم تا قوڵ بێمە لێ گۆمە لە خۆشترە هەرچە لە من مەلە نازانم حەزم لێ لە ڕۆڵەکە بەڵام کاتێک بەر ئەکتەرێکەکەوم کەمتر تەجروبەی هەیەیان هەرنیەتی بۆ یەکەم جارە ئەرچێکی قورسترەکەوێتە سەر شاری من بۆی وای لێ بکەم کە هەز بەو جیاوازیە نەکات لە بەیری بلو ئەوە بەعکسەوە تەرجیعی بکەم بۆی بتوانێت ئەو بە ئیسراحەتی خۆی کارەکە بکە. زۆر جوانە و سیفاتە ینی مامۆسا ئەوە باش بوو یەکشتم بیرکەوتەوە حەزت لە چ دەورێکە و تا ئێستا نەبووە بە قسمەت؟ وڵای حەزم لەو دەورە بۆچە لەو شخصێتانی کە وەکو بۆ لەبوونە لە فیلمی شینە زۆربەی زۆری ئەو ڕۆڵانی کەەوە بەناوبانگن لە جیهانە من زۆر بەیانم دیوانی من ساڵی هەفتاویەک ڕۆڵی هاملێتم دیوانی هاملێتی شەکسپیر خەونی هەموو ئەکتەرێکە لە دنیا کە ڕۆڵەکەی بینێ من پێشەوەی ببمە کەسێکی ئەکادیمی کە کەسێکی هاوی بووم تەمەنم 16 ساڵ بۆش هاملێتیش خۆی لە 16 ساڵیە ئەو ڕۆڵە بینێ هاوتەمەنی یەک بووین من ئەو ڕۆڵم دیوە ینی زۆربەی ئەو ڕۆڵانی کەوا لە جیانە بەناوبانگن بۆ نووسەرە هەرە گەورەکانی جیهان من ڕۆڵەکانیانم دیوە و شانزدار بووم بۆی ئەو ڕۆڵانە ببینم. ئێستا با بڵین مخریجێکی زۆر زۆر بەناوبانگێتە پێشەوە باش ئەڵێ فیلمێک بە شێوەی فانتازی کۆمیک دروستەکەم کە کارکتەرە بارزەکانی تا بێش یەک لەوانە هەر قلە مامۆستا شەماڵگیان وەرە پێشەوە بێ زەحمەت ئەم دەورە بۆ تۆیە ئیشێکی زۆر زۆر شازیش دەرەچێ بەڵامە بێمە لە بزانی چۆن کۆنتترۆلی ئەم دوانەکەی فێربوون ئاسانە تۆ ئەگەر پتەوێ بگەی بە ئەنجابێک بەڵام پێویستی بۆیە شتێ فێربی ئاسانە چی فێرەبی ینی ڕاستە من مەلە نازانم بەڵام لە کاتی وێنەگرتنی دواشەوە ئەوەی کارۆخی برایم بەرهێنانی بۆ کرد لە هەولێر تەسویرە بوو وێنەگرتنەکە بوو لەگەڵ کۆمەڵی برادری ئەزیز لە ئوتێل و لە شوقەشتا کە لە ئەو ماوەیە ماینەوە مەسبەحی تیا بوو تەژیان نەکردم یانوەرە من بابەجا من ژەرپیاڵەیە خنچێم ئەنوو ئەبێ بێ ڕۆژە کە دەوری کوڕەکە ببین لەگەڵ ئاکام هەردووشان مامۆستان بوون لە مەسبەح لە ئوتێل و فێریش بووم تا حەدێکی باش تا ڕۆژە لە چێشخانەکەی ڕۆژەم بینی وتی مامۆستا بەردەوامی لە مەلەکردن وتم وەڵا بەردەوام نیم پێی ناخۆش بوو ڕیشی تۆ قاڵی ژێر پیاڵەکە بەڵێ دیسانەوە لە ژێر پیاڵەکەم بەڵام مەبەستمەوەیە تۆ کاتێک بتێ فێربی ینی ئەوەی مشکلەیەکم نابێ بۆ ڕۆڵ بینینەکەی کەوتێ ڕەنگە شتی تر مشکلەم هەبێ وەکو مەسلەی جەسەدا ینی هەرقلە بێ جەستەیەکی جیاوازیە بێ ڕەنگە نەتوانم ئەوە وا لە جەستەی خۆم بکەم کە مەکو هەرقەل نمایش بکەم بەڵام مەسلەی مەلەکە مشکلم نابێت ئینشاءڵڵا دەورەکەم بەرێ من بخوا ماشەڵڵا ئەگەر دەورەکە خۆشی نەبێ هەر دەنگەکەت بە شێوەی دۆ بوو بۆی زۆڤەر لە سەری دانێن سایاسە ئیشی خۆیەکات مامۆستا موالید عەفوم کەتخوا حەدز نەوی لەم 54 بەڵێ لە زۆر شوێنەڵان 55 خۆم ڕاستێکەمەوە 54 جوانترین دەرز لەو تەمەنەیە چی بووە فێری بوو بیت؟ مەبەستە چ تەمەنێک ئاخر لەو تەمەنەی لە 54ەوە حتا ئەم دەقەیە بەڵێ جوانترین دەرس خۆشەویستی خێزانە خێزان کاڵم خێزان مەبەستم تەنها خێزان و هاوسەر نییە خێزان بە شێوە گشتەکەی ینی باوکە دایکە خوشکە برایە پەیوەندی خێزانی زۆر گرنگە بەڕاستی کاتێ تۆ لە ناو خێزانی خۆتە پەیوەندیکی جوان و خۆشەویستیەکی پاک و جوانت دەبێ ئەوە یەقەیاتەوە لە داهاتوی خۆتان لەگەڵ خێزان یعنی تۆ سیرکە زۆر جار ئەڵێن مناڵی فڵان کەس چەند ڕێک و پێکە چەند وایە خۆ لە خۆی دروست نەبووە ئەو مناڵە کە ئەبینە باوکی بۆ نمونە دایکی لەگەڵ کە سوکاری خۆی چەند
ڕۆحپاکە چەند خۆشەویستی هەیە ئەمیش فێری و خۆشی ئەوە زۆر گرنگە لای من ئەو پەیوەندیە دەستێکی زۆر مهمەکە نەوە بۆنەوە ئەبێ بیا بە یەکتری یعنی ئەبێت تۆ دایم بۆ مناڵەکانت ئەوە پیشان بێت تۆ دایکت چەند خۆشەوێ باوکت چەند خۆشەوێ دوای ئەیچنیتەوە بڕواتە بێ ئەو خۆشەویستی کە بە دایک و باوکت خۆت ئەیچنیتەوە مناڵەکانت دەیەنەوە بە تۆ ئەو زۆر مهمە خۆشەویستجا بۆ مناڵیش زۆر گرنگە هاوسەر هەردووچیان ئەگەر مشکلی گەورەشیان هەبێ لە بەردەمی مناڵە بە هیچ جۆرە پیشانی نێنەوە یعنی جاری وا هەیە ژنومێردێک داکۆشیێکیان دروست دەبێ و میوانێکیان نییە لەبەردەم میوانەکە واخوایان پیشانێن کە هیچیان نییە بەڵام لەبەردەم میوانەکە با بزانێ بەڕای من بەس مناڵەکە بانەزانێ چکەوە زۆر تەسیرە کاتە سەر حاڵەتی دەرونی مناڵەکان جوانە میوانە و دەقەیەت و ئەڕات بەڵام مناڵەکە و ماڵێمێنێتەوە وای ئەوە نقطەیەکی زۆر زۆر جوان بوو مامۆسا ئەگەر بگەڕێنەوە ئەو کاک شەماڵەی کە وەختی خۆی باوکی برد بۆ سینەما بەڵێ ئێستا بێتە ژوورۆ چی پێڵێ پێڵم دەست خۆش چاکت کرد باشت کرد سوودت لەوە بینی کە لەگەڵ باوکتە هەموو ڕۆژێکە ڕۆژی بۆ سینەما چاکت کرد چکە لە داهاتوو تا ئەتوانی خزمەتی ئەو میلەتە بکەی خزمەتی فەرهەنگی میلەتەکە بکەی هەموو ژیانت ئەبێ بە پیشەیەک کە خۆشەویستی خەڵکە بێ بەخشێ کە خزمەتی کللتور و فەرهەنگی وڵاتەکەت و میلەتەکە دەکەی کە جوان خراپم پێنەوە نییە لە جێی خۆی بوو وەڵا خۆشم بمیستایشتی شا بڵێم بۆە ساڵە بیرم کردایەتەوە وەڵا دەست خۆش بێ مامۆسا بەپێی ئەزمون و تەمەن ئەم پرسیارە ئەەکەم تەوا ژیان خۆشی و ناخۆشی تایە وایە کام ناخۆشیە قەت لە مێشکە دەرناچێ زۆر ناخۆشەکان زۆرن هەرچەند من کەسێکی بەختەوەرم با پێت بڵێ الحەمدولله الحەمدولله کەسێکی زۆر بەختەوەرم بەڵام لەگەڵەوەشا لە ژیانە لەو تەمەنە کورتەی کە ئینسان هەیەی پڕەتی لە خۆشی پڕەتی لە ناخۆشیش ناخۆشەکان ناخۆشی شخصی هەیە ناخۆشی گشتیش هەیە ینی ناخۆشیە گشتەکان ئەو کارەساتە گەورانەیە کە بەنسبەت میلەتەکەتەوە ڕوئەیە ئیتر ئەمە ئەنفالە ئەمە بچیمە بارانە ئەمانە هەموو ناخۆشی گەورن کارەساتی گەورن کە بەسەر میلەتەکە ڕوئەیە بەڵام تۆش تاچێکی لۆ میلەتە و بۆ تۆش هەمان ناخۆشیە بەڵام ناخۆشی شخصی شەیانی لە دەستدانی هاوڕێیەکی نزیکتە لە دەستانی دایکە لە دەستدانی باوکە برایە خوشکە ئەمانە ڕۆشتون و بە سەرم هاتوو هەستێکی زۆر خراپی داومەتێ بەڵام لە کۆتاییە من کە بەراورد یەکەم خۆشیەکانم زۆرترن لەبەرەوە زۆر ڕەشبین نابم بەرامبەر بە ژیان زیاتر گەشتبی نەبم هەر خۆی خودی ئەو بەراوردکردنە کە بزانی بەراوردێکەکەی و خۆشیەکانت زیاترنەوە بەموو کەسێک گەشتبینی پێبەخشێ بزە بدوایە پوشتەکە دەفعاتەکە بۆ هەنگاوی زۆر زۆر گەورەتر و جوانتر مامۆسا خاوەنی سێ مناڵی دوو کچ و کوڕ یاڕەبی خوالت نەسەر کامیان زۆر لە تۆ نزیکە وەڵاهی هەرچێکیان زۆر نزیکن لێم کچێکم لە هۆڵەنداژی کچە گەورەکەم شنۆ خوالت نەسەر خۆشبی سپاس دەکەم دوو کچی هەیە ئەویش بێلەوەی شنۆ خۆی کاتی خۆی لەگەڵمانە هەر بەشداری هوەری کردو و ئەکتەرێکی باشیشە جارێک کامەران ڕۆف و دەرهەنەرێکی شارەزا وتی شەماڵتم ئاوتی شنۆ ئەکتەرێکی خەتەرە وتم چۆن وتی ئەمەنە باشە خەتەرە ینی شنۆ ئەکتەرێکی زۆر زۆر باشە درێغیشی نەکردەوە بۆ مناڵەکانشی لەو مەجاالایی شەکەن لە هۆڵندا دوو کچی هەیە بە ناوی نێرگز و مینە نێرگز لە بواری مۆسیقا دەست باڵایە
پیانۆ ژەنێ ماشاءالله. مینا لە مەجای دراما یانی لە مەجای ئەکتی ناویش باشە. ئەم ڕەمەزانە لە تەلەڤیزۆنی هۆڵندی کارێکی درامی هەبوو لێکێ لە سەرچەکان ڕۆڵە سەرچەکان مینایی بینی کار بوو بۆ مناڵان بوو. کچەکەی ترم شایی ئەویش بە هەمان شێوە بەشداری کردووە لەگەڵمانە لە ڕۆڵبینینە. ئەویش کوڕ و کچێکی هەیە بە ناوی نالی و زارە. نالی زیاتر حەزی بە وەرزشە بەڵام زارە دیوە هونەرەکەی ون نەکردووە و خەریکی جەستەیە ینی دانس و شتی واکە لەگەڵ گروپە لە بەریتانیا. شارۆشمان شارۆ بە مناڵی زۆر عەزیەتی خوارد لە ڕووی هونەریەوە ینی مناڵ بوو کوتم ئێمە کە ڕۆیشتینە دەرەوە شیرە خۆرە بوو لە تەمەنێکی زۆر مناڵە کە لە پۆلەکانی سەرەتایی بوو ئێمە مەشغوڵی کارکردن بووین. کارکردنیش لە ئەوروپا زۆر زەحمەتە بەڕاستی بۆ خێزانێک ئەگەر هەردووچیان پیاوەکەش و ژنەکەش کار بکەن لەوە هەلە. مەسەلە بۆ نمونە ئێمە لە دووبارەی داستانێک کە لە ئامادەکردن و دەرهێنانی کاکسیروان ڕەحیم بوو بەشداریمان پێکرد شانۆیە بوو بۆ فستیڤاڵی بەرلین. ینی تەسەورەکەی پرۆڤاتمان جارێک لە بەلجیکا بوو جارێک لە ئەڵمانیا بوو. هەفتەی وا بوو بۆ ویکێندەکەی چوین بۆ بەلجیکا شەو لێ ئەماینەوە یانە چوین بۆ ئەڵمانیا قاعەیەکمان وەرەگرت بۆی مەسرەفی نەبێ هەوانی نەبێ بە ساری خۆمانە ڕۆشتی مشکلەمان نەبوو. ئەم مناڵە لەگەڵمانە ڕۆژ جاری وا بوو لەسەر کورسەکە لە قاعەکە خەوی لێکە و ینی ئیتر ئەمە ڕقێکی لا دروست کرد هەستمانەکە کە دوورەکەێتەوە لە هونەر وەکو مناڵەکانی تر نابێ. بەڵام خۆشبەختانە دواتر هاتەوە مەجالەکار چەنە خۆی وەکو پیشە خۆی خریجی بزنسە زانکۆی تاوا کردووە لە لەندەن بەڵام وەکو پیشە حەزی لە پیشەکەی دایکی بوو. دایکی پێش بێلەوەی ئەکتەرە کارتی خۆی پیشەیەکی هەبوو ئەویش ئارایشت و قشت چاکردن بوو. ساڵۆنی هەبوو لە کوردستان بەناوی ساڵۆن شادان حەزی لێبوو شاروی کۆرمان حەزی لە چاکردنی قژبووی سەد دیزاینەری قژە لەو ڕێگەیەوە چۆن ناو مەجای هونەریەوە ینی لە فلیمەکانی نێتفلیکس و فلیمە ئەمریکیەکانی شایستە بەشدارە زۆر جار بە تایبەت اختصاصی پسپۆری لە قژی ڕەشپێستا هەیە چە قژی ڕەشپێست جیاوازە لەگەڵ قژی تر ئەمەی خت ئەو شتانی تیەکەن یان لەبەروی مووی قژەکان فەرقی هەیە لەبەرەوە چاکردنیشی زەحمەتتر هەموو سەرتاشێ هەموو دیزاینەرێکی قژ ناوێرە خۆی لە قەرەی با بەس ئەم اختصاسەتی لەبەرەوە ئەو فلیمانی کە زیاتر ڕەشپێست دەوری تیابینێ بانگەکەن شارۆ بۆی قژیان بۆ چاپکە یانی لەو مەجالا ئەویش ئیشەکە و بە بەردەوام قژی گرێگ دەیڤد چاکە کە گۆرانی بێژێکی گەورەی جیهانیە هەموو دووشەمەیەک یان سێشەمەیەک ئەوێ بچێ قژی بۆ چاکە و هەموو جارێکیش کات چێ کۆنسێرتەکە لە بەریتانیا بێ یان لە دەرەوەی بەریتانیا بێ لەگەڵ یا شارۆ ئەچێ بۆ کۆنسێرتەکانی ینی ئەلحەمدوللا ئەویش لە مەجالە هونەرەکە دوور نەکەوتەوە بە شێوەیە لە شێوەکان ئەویش لە مەجالە هونێرێکە خاوەنی ئێوە بێ هەر نابێت دوورکەوێتەوە هیچیان نابێت دوورکەوێتەوە مامۆستا هەر لەو قسانەوە تامی باپیرەی خۆشتریان باوکایەتی باپیرە بۆ ئەو زۆر ئەم قسەی ئەکرێ خۆم ئەزانم بۆ ئەو پرسیارە ئەو بۆیە زەحمەتە وەڵامانەوەی چکە مەسەلەکە لاقی بە هەستەوە هەستیش شەرحکردنی هەنێش کە پەیوەست بێ بە هەستەوە نەختە زەحمەتە بەڵام تێپەڕین خۆمانی جابزانی بەڵام ئەوەنەی مەسەلە من بە قوربانی کوڕەکەی شارۆ بم کەمتر ئیستا بە قوربان کە خۆی مناڵ بوو بە قوربانێ بووم بەڵام ئێستا کەمتر بە قوربانی خۆی بم یان مناڵەکانی شنۆشایی عینەشت هەستێکە نازانم چۆن تعبیری لێ بکەم بەڵام ئیتر ئاوهایە دیارە فەسلەجەی ژیان ئینسان وا دروست بووە ینی باپیرەی لە پێش باوکایەتیەوە بەڵێ
تمام نەکردو جارێ من ئینشاڵڵا تامێکەکەیت هەیەت یەکەم هەیە جارێ ئینشاڵڵا ئینشاءڵڵا ئەگەر قەرار بێت من وەکو یەکێک لە مناڵەکانت بەڵام ئەوە دەسەکەم بە نواندن دەسەکەم بە ئەکتینگ چیم پێ ئەڵێ چی بکەم چی نەکەم لەکێ دوورکەومەوە خۆی مەجای ئەکتین تۆ ئەبێ پێش هەموو شتێ ئەبێ بەهرەکەت یابێ ئەگەر بەهرەکە نەبێ حەزەکات شادی چی ئەڵێ لە دکتۆرا مهمتر بێنە ئیسفادەی نییە چکە تۆ بەهرە سەرچاوەکەیەتی دواتر سەقلێکەکەی و بەهرەیە باواسەی بە داچوونە بە بینینە شادە وەرگرتنە خوێندنە ئەکادمی بوونە ئەمانە هەمووی لە پێناوی بەهرەکایە تۆ بێ بەهرەکە تیاابێ پاش بەهرەکە ئەو ساعتوانی تەجروبە بکەی باوڵەوە هاتوون بەهرەکەشم هەیە باش بەهرەکە هەیە جورئەت دەوێ جورئەت گرنگە تۆ نابێ بترسی لە هەنگاوەکان ئەبێ بینیت ئەبێ تێکۆشانێکی زۆر قورسە بەڵام ئەبێت تێبکوشی بووی ئەبێ بچیتە پێشەوە نەترسی و تەحەداش بکەی ئەو تەحەدایە زۆر گرنگە ینی من جار بە گەنجەکان ئەڵەم مەترسن تەحەدا بکەن بڕۆ بیکە ئیشەکە بکە یانی وا گریمان فەشەلت کرد زۆر جار ئینسان لە فەشەلەوە سەرکەوتن بە دروست دەبێت ڕاستە من کاتێکە لە تەلەڤیزۆنێکی سوورینامی بەرنامەم هەبوو لە هۆڵەندا بەرنامەی چاوپێکەوتن بوو لەگەڵ بەهرەدارەکانە ئەو بەهرەدارانی کە لە ئەجنەبین و لە هۆڵەندا ئەژین لەیەکێ لەوانە دکتۆرێ بوو کوڕێکی گەنج بوو سوورینامی بوو بە ئەسڵ بەڵام دکتۆرای هەبوو لە مەجای فەلسەفا نەئەکەوتەوە هۆڵندا مەگەر بۆ دەرزوتنەوە بەهاتایەتەوە هۆڵندا یا لە خلیج بوو یا لە دەوڵەتانی تری ئەوروپی بوو ینی بەرناکەو لەبەرەوە چۆنە بە مەوعیدێکمان وەرگرت کە مقابلەی بکەین چاپێکەوتنێکەوە بکەین پرسیارەکەم لێ کردوتم سەرکەوتنە ئەم سڕەت چی ئەم نهێنیە وتی فەشەل چۆن وتی من لە زۆر شتا فەشەلم کردووە بەڵام لە هەموو فەشەلی سوودێکم وەرگرتووە تاوەکو خۆم دۆزیەوە فەشەلکردن چییە؟ ونبوونە لە شتێکە ونەبی فەشەلەکەی بەڵام کاتێک کە تۆ خۆت دۆزیەوە ئیترەبێ بە سەرکەوتن بۆت دو بەدو هەرچێ بکەیت سەرکەوتنە بۆت ئەمرۆ فەشەل خراب نییە شتێکی لەو وتەیەکی لەو بابەت هەیە ئەڵێ وتەکانی ئازادی ئەو وتانی کە باسی ئازادیەکەن لە تاریکترین ژوورەکانی زیندانان نووسراون ئەکرێت نازانم ئەوە شتێکی وان بیستووە ینی هەر ئەوەیە ئەمە دروستەکات هەر لەبێەوە ئەڕۆی بۆ ئەوە چۆن ڕەش ڕەنگە تاریکی جۆرێکە لە ڕووناچی ینی ئەمانە هەمووی لە ڕووی فەلسەفیەوە مانابەخشن یانی شتی مانای باشیان هەیە جوانە مامۆسا دواوتەی خۆت کە پێمان بڵیت بە ڤارکاست تو ئەمریکا و ئێمە جۆماشل کردو سپاسانەکەم من یەکەم جارە بە خزمەت ئەم کەناڵە یاخود ئەم پەیجاگەم بە خزمەت ئێوەش زۆرم پێخۆشە شارۆ هیچ شارۆ دەبەکەی ناسم پێشم خۆشەیسا لە پشتی کامێرەوە وەستاوە حەزم لێ کە هاتمە ژوورەوە هەستێکی زۆر خۆشم هەبوو چونکە هەر هەمووی گەنج هەر هەمووی ئامادە من نازانم ئێوە ئایا بە چ سوودێک لێرن بەڵام هەرچی سوودێکیش بێ گرنگ ئەوەیە ئێوە بۆ کارێکی گرنگ زۆر پێویست لێرن ئەویش خزمەتە هیچ فەرقی نییە لەگەڵ کاری کە منەیەکەم خزمەتە بە فەرهەنگ و بە کللتوری میلەتەکە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ بە تایبەتی ماندووبوونی ئەو عەزیزانی کە لە پشتی کامێرە ئیشەکەن هیوادارم سەرکەوتوو بن سەرکەوتن و تەندروستی باشتر بۆ تۆ مامۆستاگیان زۆر زۆر گەورە و کردین گەورەی ئەوپڵی فەخرە بۆ ئێمە مەمنون شانازی و پێوەکەین بینەران لێرەدا هاتینە کۆتایی پرۆگرامی ڤارکاستی ئەم جارەمان
هیوادارم لە پرۆگرامی شترا بێەوەی ئازیز شاد بمەوە خواتان لەگەڵ